گفتوگۆی زیاتریان بابەتە دەکەم لەگەڵ بەڕێز ئەسیر شەرع چاودێری سیاسی لە بەغدا ڕاستە و خۆ میوانە. بەڕێز شەرع زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵ کوردستان 24. یعنی ئەمە هاوشێوەی دزی سەدەیە کە لە بەغدا کراوە، وردەکاری ئەم بابەتە چۆنە؟ بسم الله الرحمن الرحیم. وڵێ بەناوی خدای گەورە میهرەبان، سڵاو و ڕێز لە ئێوە و لە بینەرەکانی ئازیستان. وەکو دەزانن ئەوەی کە ڕووی داوە لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی لە ڕێگای دیارنەمانی پارەیە لە سندوقی تایبەت بە چاودێری کۆمەڵایەتی کە باس لەوە دەکرێت چەندین تۆمەت لەلایەن وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی هەروەها بانکی مرکزی عێراق و چەندین لایەنی دیکە ڕوویدا. ئەمەی کە لە ئێستادا هەیە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بەڵێ کە نزیکە لە دزی سەدا. وەکو دەزانن پێشتریش چەندین جار ئەمە لە عێراق ڕووی داوە، ئەمە نوێ نییە. بۆیە چێ بەرپرسە لەم ڕووداوە دەبێ ئەمانە هەموو بەدوارچوونی بۆ بکرێت. ئەمە تەنانەت تۆمەت نییە، وایەتە ناتوانیت تۆ تەنها تۆمەت دروست بکەیت، بەڵکو دەبێت بەدوارچوونی بۆ بکەیت. بۆچی ئەمە ڕوویدا؟ بۆچی ئەمە دێتە ئاراوە لە عێراقدا؟ بۆچی دووبارە دەبێتەوە؟ بەڕێز شەرع بابەتەکە ملیۆنیش نییە، باس لە دزینی ملیار و تریلیۆن دینار دەکرێت لە عێراقا. ینی دزینی ئەم پارانە ئەوەندە ئاسانە وەک تۆ دەڵێیت پێویستە بە دوواداچوونی بۆ بکرێنی حکوومەتی عێراق خۆی نازانێت کە دەبێت بە دوواداچوون بۆ ئەم بابەتانە بکات و ناکرێت لە ڕاستیە؟ نعم. بەڵێ منیش دەمویست بێمە سەر ئەم بابەتە. واتە تەنها ئەوە نییە حکوومەت خۆی بە دوور بگێت، ئەمە بەرپرسیارەتی هەمووانە. تەواوی چاودێرەکان پێویستە ئەمە بەدوارچوونی بۆ کرێت. ئەمە تەنها ئەرکی سەرۆک وەزیران نییە. تۆکو دەسان ئێستا حکوومەتی کاربەیە کڕە، بەڵام دەبێت ئەمە لە لێژنەی نەزاهەوە هەروەها چەندین لاینی بەرپرسی دیکە بەدوارچوونی بۆ بکرێت کە تایبەتە چاردەی بودجەی عێراق ئەم پارەی کە دەزراوە. دەبێت ئەمە بەدوارچوونی بکرێت. واتە پارێکی گچکە نییە، پارێشی چکەم نییە، بڕەپارێکی گەلێک زۆرە، یەکجار زۆر ئەم بڕەپارە. من دەپرسم ئەم بڕەپارە زۆرە بۆ شوێ ڕۆی، بۆ شوێ چوو؟ ئایا ئەمە دووبارە دەبێتەوە هەموو شێوە؟ ئایا قسەکانی وەزیر کاروباری کۆمەڵایەتی تەنها بە ئاسانی وەربگیرێت؟ پێویستە ئەم بڕەپارە بە شێوەیەکی زۆر جددی بە دوواداچوونی بکرێت لە نێوان تەواوی لاینەکان کە پەیوەستم بەم بابەتەوە. تەواوی لاینەکانی بەرپرس پێویستە لێکۆڵینەوەیەکی زۆر گەورە بکرێت، بپرسرێت ئایا ئەم بڕەپارە زۆرە بەرەو چێ ڕۆی؟ بۆیە ناتکرێت تەنها بە تۆمەت بەخشینەوە ئەم بابەتە ئەم پرۆسێ بەڕێوە بچێت. تەنها ناکرێت خۆت لێ وەلا بنەی، بەڵکو دەبێت لە ئێکۆنۆمیەکی زۆر جددی بکرێت. حکوومەتی عێراقی زۆر لە ئێکۆنۆمیەکی زۆر گەورە ڕووداد نەک وەکەوەی دزی سەدا. پێویستە ئەمە بە دوواداچوونی بۆ بکرێت. ئەمە دووبارە دەبێتەوە، چەندین جار ئەمە لە وڵاتەکەدا دووبارە دەبێتەوە. ئەمە پارەی خەڵکە، ئەمە پارەی ئەو کەسانەیە کە چاودێری کۆمەڵایەتیان هەیە، کە چاودێری کۆمەڵایەتیان زۆر پێویستە. ئەو کەسانە ئەو پارەی کەسانێکە کە هەژارن بەداخەوە، پارەی ئەو کەسانە دزراوەکە پێویستە مە چاودێری کۆمەڵایەتیە. کە باشە دەپرسم ئەو خەڵکانە بۆ شوێ بچن کە پارەی ئەوانە دەزرێت؟ دوو پاتی دەکەمەوە، دووبارەی دەکەمەوە. پێویستە بە شێوەیەکی زۆر جددی لە ئێکۆنۆمی زۆر گەورە بکرێت بۆ بزانرێت ئەوەی ئەم پارەیە بۆ کوێ چوو، چێ بەرپرسە لەمە، چێ بەرپرسە لە زیینی ئەم پارەیە. باشە، شارەزایەکی ئابووری هەر لەسەر ئەم بابەتە قسەی کردووەڵات ئەمە شەڕی سندوقەکانە و دەڵێت فەوزای ئابووری لە عێراق هەیە. فەوزاکە لەکوێیە و هۆکارەکە چی و کێ بە دیاری کراوی؟
سيدي العزيز يعني شوف احنا بەڕێزم ئەگەر ئێمە باسی ئەم بابەتە دەکەین لە ڕێگای سوۆشال میدیا و تەواوی دەستگاکانەوە کە باسی دابەشکردنی پۆستەکان دەکەین بێگومان دەبێت باسی ئەوە بکەین کە لە دابەشکردنی وەزارەتەکان لە ڕێگای دەوڵەتەوە لە ڕێگای حکوومەتەوە هۆکارە بۆ ئەوەی ئەم کێشان ڕوو بدات واتە دەسەڵاتی یاسادانان لە ئێستادا هۆکارێکی زۆر گەورەی بۆ ئەوەی چاودێریی نییە بەسەر ئەم ڕووداوانەی کە لە عێراقدا ڕوودەدەن ئێمە ئەگەر باسی ئەم ڕووداوانە دەکەین ئێمە باسی خولی پێنجەمی پەرلەمانی عێراق دەکەین بە شێوەیەکی زۆر ورد ئێمە دەبینین کە پەرلەمان هیچ ڕۆڵێکی نەبووە لە چارەسەرکردنی ئەم کێشانە لە دیاریکردنی ئەم کێشانەی کە ڕوودەدان دوای هەڵبژاردن کۆتایی هاتنی هەڵبژاردننی عێراق وەزیری ڕابردووی وەزیر کار و کاروباری کۆمەڵاتی پێویستە دەبێت لێکۆڵین لەگەڵدا بکرێت باشە ئەم پارەی بۆ شوێ ڕۆی باشە ئەوانەی کە پارەیان بۆ تەرخان کراوە بۆچی تەرخان کرا هەموو ئەمانە بابەتگەلێکن کە پێویستە لە ڕێگای ئەوە لێکۆڵین لە بگرێت کە کەسی گونجاو لە شوێنی گونجاودا مدرێت ئەم چارەسەرکردنی ئەم کێشانە لە ڕێگای ئەوە دەکرێت بەڵێ دەبینن کە هەندێک لایەن هەیە لە وڵاتدا بە شێوەیەکی زۆر ئاشکرا بە کەیفی خۆی یاخود بەو شێوازی کە دەبێت مامەڵە بەو پارەی گەل دەکات دەبینین ئەمە بەرچاو دەکرێت لە حکوومەتەکاندا کە کەسایەتیەکان لە شوێنێکدا دەدرێن بە ویست و ئارەزوی خۆیان مامەڵە دەکەن لەگەڵ پارەی گەلدا پێویستە دەسەڵات بە دووارەچوون بۆ ئەمە بکات لە داهاتوودا چۆن دەبێت ئێمە پرسیارێکە لە داهاتوشدا ئەمانە دووبارە دەبێتەوە وەکو دەزان پەرلەمان خولی پێنجەمی پەرلەمان کۆتایی هاتووە بەڵام دەبێت بە شێوەیەکی جدی لە خولی داهاتووی پەرلەماندا ئەمانە بە یاسا چارەسەر بکرێت پێویستە ئەوانە بە شێوەیەکی زۆر جدی لێکۆڵینەوەن لەگەڵدا بکرێت بۆیە دووپاتی بەڵێ باشە کەواتە تۆش لەگەڵەوەی کە لە عێراق پارە زۆرە قەیرانی دارایی نییە بەڵکو ئەوەی کە هەیە خراپ بەڕێوەبردننی داراییە و کێ لەمە بەرپرسیارە یان بڕیار و ڕێنمایەکانی وەزارەتی دارایی هۆکارن بۆ ئەمە بەڵێ بەدڵنیاییەوە سیاست یاخود دەسەڵاتداران هەموو ئەو کێشانی ڕوودان بەرپرسیارن لی بێگومان ئەو کێشانی لە وڵاتە ڕوودات بەرپرسیاران بەرپرسی باڵا بەرپرسیارن لەم شتانی کە ڕوودا لە عێراق یەکەم یان سەرۆک وەزیرانی عێراقا کە بەپێی دەستور پێویستە مامەڵە بکات بەڕێز وەزیری دارایی بەڕێز سەرۆک وەزیران هەموو ئەمان بەرپرسیارن لەم ڕووداوانەی کە ڕوودەن لە عێراقدا پێویستە باس لەوەش بکرێت کە ئەگەر باسی لێ بکەین لە عەرەبیدا هەیە کە بابەتەکان بە گوێرەی خۆیان بەڕێوە دەبرێت بە لێکۆڵینەوە ناکرێت بە پەرپرسیارەتی ناکرێت بۆیە تۆمەتباری سەرەکی ئەم ڕووداوان ئەگەر باسی لێ بکەین پێشتر سەرۆک وەزیرانە یاخود ئەگەر بابەتێکی دیکە باسی لێ باشە ئەگەر سەرۆک وەزیران تۆمەتبار بێ وەک تۆ باسیەکەی و وەزیرەکان بن و ئەوانە بن کە حکوومەت بەڕێوا بن ئەی شەقام بۆ لە دژی ئەم جۆرە دیاردانە ناجوڵێ لە دژی گەندەڵی ناجوڵێنرێت يعني شوف اليوم هو لم أقول لم سير بكين بله ناكرت تاوي لأن كان برسيار بزاين بلام بيشتر وزير إدارة رأي جاندو كسرق وزيران برسيارم بويا من بتاوتي نالم سرق وزيران كبرسيارم بابتا بالكو بله خلق دلي سرق وزيران برسيارة لأني دصلات برسيارة لما بويا ذكر دبي هموان تاودري أم دوخانة بكن العراق ضرورة أجر ئەمڕۆ ئەو هەواڵە بڵاو بۆتە و دەڵێن کە دزێکی زۆر گەورە کراوە پێویستە لەلایەن خەڵکەوەش گرنگی پێ بدەێت بەڕاستی کە ئەمە پارەی خەڵکە ئەمەسەکەی منیژەوەی ینی بۆچی خەڵک گرنگی پێ نادا بۆ خەڵک نایەتە سەر شەقام ناڕزایی دەرنابڕێ
لا لحد هذه اللحظة بەڵێ لا أقول شوف كل تا ئێستا هەموو خەڵک هەموو گەل ئاگاداری ئەمە نییە کە ئەم دزیە گەورەی ڕووی داوە کە ئەو پارەی کە تایبەت کراوە چاودێری کۆمەڵایەتی دزراوە هەمووان ئاگاداری ئەم بابەتە نین بەڵام ئەگەر ئێمە باسی لەوە بکەین خەڵک کاتێک هەمووان ئاگاداری ئەم بابەتە بوون دەبێت بەرپرسیارە ماماڵە بکەن کاتێک چاودێری کۆمەڵاتی پارەی خەڵک دەدەسێت دەبێت هەڵوێست هەبێت بەڵێ منیش لەگەڵ ئەوەدا کاتێک پارەی چاودێری کۆمەڵایەتی تەرخان دەکرێت بەڵام لە شوێنێکی دیکەوە پارەکە دەدەزرێت ئەمە دۆخەکە بەڕاستی وا دەردەخات کە زۆر خراپە لەگەڵ هەموو ئەمانەدا کاتێک پارە بۆ چاودێری کۆمەڵایەتی تەرخان دەکرێت پارەی کەسی هەژارن بۆیە کاتی ئەوە هاتووە خەڵکیش داوای بەرپرسیارەتی خۆ بکە داوای ئەوە بکات کە چاودێری ئەمە دۆخە بکرێت لە داهاتوودەم لەلایەن هەموو کەسەوە لەلایەن لە تۆڕەکانی کۆمەڵایەتی دەبێت ئەم ڕاستیانە بزانن دەبێت هەمووان ئەم ڕاستیانە بزانن پێویستە هەمووانیش ئەوە بتوڵێنە بۆ ئەمانەکە دۆخێشینا هەمووان لە ئارادایە کە ڕوودەدات درۆیەکی زۆر گەورە لە ئارادای پێویستە هەمووان ئاگاداری ئەمە بن بۆیە دەبێت لەگەڵ هەموو ئەوانەدا لە کەناڵەکانی تەلەڤیزیۆندا لە سۆشیال میدیادا لە هەموو ئەو شوێنانەی کە هەواڵ بڵاو دەکرێتەوە پێویستە هاوڵاتیان ئاگادار بکرێن لەم ڕووداوانە بەڵێ دووپاتی دەکەمەوە دزین هەیە هەروەها دووپاتی دەکەمەوە کە گرنگی بە مافی هاوڵاتیان نادرێت پێویستە داوای زۆر سپاس بەڕێز ئەسیر شەرا چاودێری سیاسی لە بەغدا ڕاستەوخۆ میوانی کوردستان 24 بوویت.